جەنگی ئێران کۆگاکانی نەوتی جیهانی بەتاڵ کردوێتەوە. ئەم پێشهاتەش مەترسی زنجیرەیی گەورەی بۆ سەر ئابووری جیهان هەیە. ئاژانسی بلومبێرگ ڕایگەیاند بە پێی خەمڵاندنەکانی گۆڵدمان ساکس و مۆرگان ستانلی یەدەگی نەوتی جیهانی بۆ نزمترین ئاستی لە دوای ساڵی 2010ەوە دابەزیوە. بە جۆرێک ڕۆژانە نزیکەی 4.8 ملیۆن بەرمیل کەمی کردووە. وەک ئەوەی بلومبێرگ ئاماژەی پێکردووە، هۆکاری سەرەکی ئەم دابەزینە مەترسیدارەش گرژەکانی ئێران و داخستنی گەروی هورمزە کە ڕێڕەوی تێپەڕبوونی زیاتر لە سەدا 20 نەوتی جیهانە. بەتاڵبوونەوەی کۆگاکانی نەوت کاریگەری خێرای لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوتەیە و دەبێتە هۆی گرانبوونی زیاتری نرخی سوتەمەنی و سەرهەڵدانی هەڵاوسانێکی تونند و بەرزبوونەوەی نرخی کاڵا و خۆراک لە جیهاندا. یەکێکی دیکە لە کاریگەریەکانی پەککەوتنی کارگە گەورەکانی پیشەسازیە لە وڵاتانی چین، ژاپۆن و ئەوروپا و دەبێتە هۆی قەیرانێکی گەورەی وزە لە وڵاتانەدا. لە ڕووی ستراتیژیشەوە بەتاڵبوونی کۆگاکان واتە نەبوونی سیمامی ئەمان بۆ کاتی قەیران کە لە ئێستادا بەهۆی داخستنی گەروی هورمز نەوتیان پێناگات. بەردەوامی داخستنی گەروەکە تەنها کێشەی ئابووری دروست ناکات، بەڵکو دەکرێت وڵاتە زلهێزەکان ناچار بە دەستوەردانی سەربازی بکات و ناوچەکە پەلکێشی جەنگێکی نێودەوڵەتی بکاتەوە کە دەبێتە هەڕەشەی ڕاستەقینە بۆ سەرگەشەی ئابووری جیهان. بە بڕوای چاودێرانی نێودەوڵەتیش جەنگێکی کراوە و گشتگیر بە قازانجی هیچ هێزێکی ناوچەیی کۆتایی نایەت. لە ئەگەری پەرەسەندنی زیاتری ململانیەکان و دەستوەردانی زیاتری وڵاتان، کۆگاکانی نەوت زیاتر ڕوبەڕووی مەترسی بەتاڵبوونەوە دەبن و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئابووری جیهان دەبێت.